تەواوی جیهانە بەڵگەنامەکان و ئەرشیف و بابەتە مێژوویەکان ئەوانەی کە بە تایبەت بەدەست نووسراونەتەوە جارێکتر میشاتوانن مێژوو بگۆڕن و ئەتوانن کە بڵێن ئەرشیفی وڵاتێک بە تەواوی یاخود بڵێن زانیاری تەواو دروست لەسەر ئەو بابەتانەی کە هەیە و بە تایبەتی دەستنووسەکان بتوانێت کە تەواوی مێژوو بە جارێکی تر بە زۆر دقیقی و زۆر تەواوەتی بنووسێتەوە. بتمان و کۆزانی لە هەرێمی کوردستانیش خاوەنی چەندین ئەرشیف و دەستنووسی زۆر تایبەتین کە هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا بەشێکی زۆریان پارێزراون، بەڵام ئەوەی کە هەیە و گلەیە بگومان شوێنێکی تایبەت نیە، یاخود بڵێن شوێنێکی تایبەتی حکومی نیە کە ئەم بابەتە دەستنووسیانە جارێکی تر کۆ بکاتەوە و بتوانێت پارێزگاری لێ بکات و لە فەوتان جارێکتر بیان پارێزێ. قسە و باسەکەم لەسەر دروستکردن یاخود بیرۆکەی دروستکردنی خانەی دەستنووسی و بەڵگەنامەی ئەرشیفی لە کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کاک جەزا ئەحمەد کە بەڕێزیان شارەزای بواری کتێبخانە و ئێستا لەلای من میوان. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سڵاو لێبێ، ئێوارەت باش بێ. مامۆستاوەی کە ئاماژەم پێکرد بێگومان بابەتە بەڵگەنامە و دەستنووسیەکان هەمیشە ئەتوانن مێژوو بگۆڕن لەبەرەوەی بابەتێکی دەستنووسی و دقیقن و بەڕاستی نووسراونەتەوە و بەڵگەنامن. ئێمە خاوەنی بۆ ئەرشیفێکی زۆرین، بەڵام بۆچی تا ئێستا شوێنێکمان نییە کە تەواوی ئەرشیفی کوردستان کۆ بکاتەوە؟ ڕاستە فەرمووین. طبعاً لە هەموو وڵاتێکە کۆمەڵێ مەعالیم هەیە کە ناسنامەی وڵاتەکەیە، یەکێ لەوانە ئەرشیفی نیشتیمانیە. بەداخەوە بە درێژایی حکومڕانی کوردی هەتاوەکو ئێستاکە نانتوانیوە ئەرشیفێکی نیشتیمانی یەکگرتوومانە بێت کە ئەم ئەرشیفە سەرچاوەکانی بریتی بێ لە نووسراوەکانی گەلی کوردستان بە هەموو کەمایەتیونەتەوە و زمانەکانیەوە. خاڵێک کە لە لای ئێمە گرنگە ئەویشەوەیە ئەمڕۆ مەسەلەی ئەرشیف بووە بە مەسەلەیەکی زۆر گرنگ کە ناسنامەی ئێمەی تێدا کۆ دەکرێتەوە. ئەرشیف بۆ خۆی ڕنگدانەوەیەکە یان ئاوێنەیەکە تۆ ئەتەوێت ناسنامەی گەلەکەی خۆت پیشانی وڵاتانی تر بدەیت لە ڕێگەی ئەو بەڵگەنامانی کە کۆ کردێتەوە. هەرێکێ لە بەڵگەنامەکان بابەتێکی دەستنیشان کراوە، هەرێکێکیان گزارش لە شتێکەکات. ئێمە بە درێژایی حکومڕانی 30 ساڵی حکوومەتی هەرێم چەندان جار پرۆژەمان پێشکەش کردووە بۆ ئەوەی کە خانەی دەستنووس، خانەی ئەرشیفی نیشتیمانی، کتێبخانەی نیشتیمانی، ئەو شتانی کە بۆنی نیشتیمانی لێدێکە نیمانە بەداخەوە هەمان بێت. ئێمە هیچمان لە وڵاتانی تر کەمتر نییە. هەر بۆ نمونە کاتێکە بیر لە کتێبخانەی نیشتیمانی کوردستانەکەینەوە بیر لەواکەینەوە هەموو سەرچاوانەی کە زادەی بیر و هۆشی تاکی کوردی و نووسیوێت ێوانێ لە فەوتان ڕزگاریکەین لە جێگەیەکی ئامیندا بپارێزرێت. چکە گەلی کوردستان کۆمەڵێک نەتەوەی تری لەگەڵدا دەژی. ئێمە کە دەڵین کوردستان بەتەنها کوردستان باشووری عێراق ناڵین، بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوورەوە هەموو بەرهەمانەی کە تاکێکی کوردی ئەینووسێت مافی خۆمانە کۆپێکی لە لای خۆمان پارێزین لە نیشتیمانەکەی خۆمانە. باشە مامۆستاکەواتە من لێرە پرسیارێکمێ ئەم پرۆژەیە تەنها بۆ نمونە بڵێن بۆ ئەو ئەرشیف و دەستنووسانە نییە کە لە ئێستا لە شاری سلێمانی پارێزراون، بەڵکو پرۆژەکە گەورەیە بۆ هەموو کوردستان. خۆی ئەمە پرۆژە یاسایەکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لەلایەن لیژنەی ڕۆشنبیریەوە بە هاوکاری 23 ئەندام پەرلەمانی بەڕێز ئیمزایان کردووە لەسەر ئەوەی کە ئەم پرۆژەیە کاری بۆ بکرێت. بەچی؟ بە ڕاوێژکردن بەو کەسانی کە لەم بوارەدا کار دەکەن، ڕێی ئەوان وەربگیرێت و ئێمە پێشتریش ئەم پرۆژەیەمان پێشکەشی پەرلەمان کردووە، خوێندنەوەشی بۆ کراوە، یەکدانەوەی بۆ کراوە کە بابەتەکە چەند گرنگە. بەڵام ئەوەی کە ئێستاکە گرنجەکەی زیادەکە ئەوەیە کۆمەڵێک خەڵکی تازە هاتوونەتە پێشەوانێ بە هەمومان دەمانەوە پرۆژەکە دەوڵەمەند بکەین، بیرروڕای لەسەر بگۆڕینەوە، باشترین یاسادا بڕێژین بۆ ئەوەی ئەرشیفی نەتەوەیمان پارێزراو بێت. باشە مامۆستا بیرۆکەی پرۆژەکە تاوەکو ئێستا گەیشتۆ بکوێ بێگومان نەزانین پرۆژێکی لەم شێوەیە کەسانی پسپۆڕ و شارەزای ئەوێت و هەروەها شوێنێکی زۆر باشی ئەوێت و بەدەم هاتنەوەی ئەو کەسانەشی ئەوێت کە بەڵگەنامە زۆر دێرینەکانیان لە ئێستا بۆ نمونە گەر باسی شاری سلێمانی بکەین بە نمونە لە نێو بۆ نمونە لە ئەوقافی وەزارەتی ئەوقافات بێگومان چەندین دەستنووس و بەڵگەنامە هەیە کە هەمویان تا ئێستا پارێزراون. بۆ نمونە گەر باس لە بنکەی ژین بکەین بە هەمان شێوە ئایا ئەم شوێنانە تا چەند بەدەنگەوەیان بۆ ئەوەی کە ئەو بەرهەمە دەستنووسانی کە ئەوان چەندین ساڵە پارێزگارین لەکرێت پێشکەشی پرۆژێکی لەو شێوەیە شوێنانە درێغیان نەکردووە. بە تایبەتی بۆ نمونە بنکەی ژین تەنها مەرکەزی کۆکردنەوەی بەڵگەنامە نییە، دەستنووسیشی لە خۆی ئەمە خاڵێکی وەچەرخانە لە ئیشەکە. خاڵی دووەم ئەوەیە ئێمە کتێبخانەی ئەوقافمان هەیە، زیاد لە 3000 دەستنووسیان هەیە، بەڵام ئەوە ئەرکی
وەزارەتی پەیوەندیدارە خانەیەکی پاراستنی دەستنووس و بەڵگەنامەی ئەو سەرچاوانە ڕێک بخات دروستی بکە کادری بۆ پێ بگەینە خولی پێشکەوتیان بۆ بکاتەوە ئامێری سەردەمیان بۆ بێنێ سکانی بابەتەکان بکات دیجیتالیان بکات لە وێنەگرتنەوە بیان گۆڕێ بۆ شێوەی مایکرۆفیلم دوایی هەڵبگیرێ بپارێزرێت پاشان خوێندنەوەی بۆ بکرێت یەکێ لە مشکلەکانی ئەمە ئەوەیە لە خانی دەستنووسەکانی خۆماندا تەوسیفی دەستنووسەکان نەکراوە لەوانەیە بە بارستایی هەموو کتێبخانەی تۆی بینی ئەوەندە سەرچاوەماندا نابێ بەڵام یەکێ لەمانە خوێندنەوەی بۆ نەکراوە لەلایەن شارەزایانەوە ئەگەر لە تەوەرەکە دوور نەکەینەوەوانە حەزەکەم باسیەوە بکەم ئەم پرۆژەیە دوو خوێندنەوەی بۆ کراوە خوێندنەوەیکی لە هەولێر بۆ کراوە لە مانگی حەوت لەلایەن پسپۆڕانی بواری کتێبخانە ئەو کەسانی کە شارەزایان هەیە لە بواری ئەرشیفەکردن و نووسەران و بیرمەندان و ڕووناکبیران و ئەوانەی کە مەیلیان هەیە بەلای ئەم پرۆژەیە لە شاری هەولێر خەڵکانی دهۆک و هەولێر بانگێشەکراون و بە سپاسەوە خوێندنەوەیکی چڕوپڕی بۆ کراوە هەر لە مادەی یەکەمی یاساکە کەدا ڕێژراوە هەتا کۆتا مادە مناقەشە کراوە ئەوەی کە جیاوازیەکە لە نێوان ئێمە ئەواندا دایمە خاڵی وەرچەرخانمان هەیە بۆ نمونە هەموو برادەرانی کە لە پرۆژەکە بەشدار بوون ئەم دەستگایە ئەگە دروست کرێ سەر بەکوێ بێت سەر بە ئەنجومەنی وەزیران بێت سەر بە وەزارەتێکی معنی بێت سەر بە پەرلەمان بێت لە یاساکە هاتووە داوای ئەوە کراوە سەر بە پەرلەمان بێت من بە پێچوانەی هەموو هاوڕێکان ماوتم نابێت سەر بە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بێت تەجروبەی تاڵمان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە هەیە پەرلەمانیش یاسا جێبەجێ ناکات یاسا جێبەجێکەرە یاسادانەرە جێبەجێکارەکەی جهەتی تەنفیزیەکە ئەنجومەنی وەزیرانە من داوای ئەوم کردوتم باشترین شدەوێت سەر بە سەرۆکاتی هەرێم بێ چکە دەسەڵاتێکی ڕاهای هەیە بودجەیەکی تایبەتیشی لە بەردەستا هەیە اینجا دەستگایەکی نیشتیمانیشە ئەتوانێت لێ پێچینەوە لە هەر شتێ بکات کە بیەوێت چکە فەرمانەکانی ئەو گەڕانەوەی نییە بۆیە من حەزم کرد ئەم دەستگایە ئەگە دروست بکرێت بخرێتە سەر سەرۆکاتی هەرێم سەلاحەتێکی بەرزی هەیە من لێرە بە پرسیارێک بکەم فەرموو بۆ نمونە من چەندین دەستنووسم لەلایە و بنەماڵەکەم چەندین دەستنووسی هەیە لەوانەیە ئێستا چەندین بنەماڵەیسا گوێبیستی ئێمە بن و دەستنووسیانە بێ و پیانەوەی لە فەوتان بیپارێزن ڕاستە بەڵام ئێوە چۆن ئەو متمانەیە لای خەڵک دروست ئەەکەن کە ئەو دەستنووسانە ئەو ئەرشیفانە لە لای ئێوە بۆ چەندین سەدەی تر بە پارێزراوی ئەمێنێتەوە بێگومان زۆر گرنگە من سەردانی زۆر دەستگای ئەرشیفم کردووە زۆر شوێنشم بینیوە بە تایبەتی لە دەرەوە ئەوانی کە بەڵگانامایان لایە بە چاوێکی تر تەماشای بابەتەکەکەن چکە بەڵگەنامە یەکدانەیە ڕاستە قەواڵەیەکی باوەڕپێکراوی نووسراوە مێژوی خۆی دووبارە دەکاتەوە بەچی بەو زانیاریانی کە لە دووتێدا کۆبۆتەوە سەبارەت بەوەی کە خەڵک دەستنووسی هەیە بەڵگەنامە هەیە تەسلیم بە حکوومەتی کات من لە پرۆژە یاساکە باسی ئەوم کردووە داواشم کردووە با کۆدی نهێنی بەڵگەنامەکە لای خاوەنەکەی بێت بۆی ڕۆژێ لە ڕۆژانەکە داوای بەڵگەنامەکەی کردەوە بیبینە بزانێ ماوە و بە ڕەوەزامەندی خۆشی نەبێت ئیسیعارە نەکرێنێرە بە خەڵکانێکی تر ئەوە مافی هەموو تاکێکەکە بیکات دوو ئەو شوێنەی کە تۆ بەڵگەنامەکەی تێدا تەسلیمەکەیت یان دەستنووسەکانی تێدا دەبێت شوێنێکی ئەمین بێت متمانەیەکی جەماوەری لە لای خەڵک دروست کرده بێت وزایدەن ئەوە ئاگاداری ئەوە بێت شێوازی هەڵکردن و کۆکردنەوە و تەوسیفەکەشی چۆن بێت چکە خاوەنەکەی خاوەنی شەرعی بابەتەکەیە ئەوە ئەرکی حکوومەتە بە یاسا ئەم پرۆژەیە ڕێک بخات وەکو چۆن داوا لە خەڵکەکات هاوکاری حکوومەتکەن لە دەوڵەمەندکردنی ئەو شوێنەدا دەبێت قەرەبووی ئەو کەسانش بداتەوانێ یان هاوکاری ئەو کەسانش کە ئەزمموی خۆیان یان سەرچاوەکانی خوان پێشکەش بە بەرامبەرەکەیان دەکەن خاڵەکەی حەزەکەم لێرە ئاماژەی پێ بدەم ئەوی ژەوەیە ئەم دەستنووسانە تاکوێنن مشکلەکە لەوای ئەمە کتێب نییە چاپکرابێ و 50 نوسخەی هەبێت لای کاک فڵان کەس نەبێت لای کاک فیسار کەس بێت ئەمانە تاکوێنن تۆ بە هەر شێوەیەک ببێت ئەبێ یاسایەکی وادا بڕێژی هەموو ئەمانە بێنێتەوە ژێر چەتری یاساکە و بە نیشتیمانبوونی ئەم سەرچاوانەشی تیاابێ ئێستا تۆ ئەگەر شتێکت لێ ببرێت یا لێ بدزرێت بە دوواداچوونی بۆکەی بۆی بیدۆزیتەوە ئەگەر شتەکەی وڵاتەکە بێت ئەبێ هەمومان بە دوای دابگەڕین هەتا ئێستا کە هەرچی ڕۆشتووە جارێکی تر نایەتەوانێ من باوەڕم بەوەی هیچ شتێ لە ژیانەون نابێت بەڵکو شوێنەکە یەکگۆڕن ئەمەش ئەوە گەیەنێک کە تۆ ئەبێت ئەو متمانەیە لە لای جەماوەر دروستکەی کە ئەرشیفەکە بۆ خۆتە نەوەکانی داهاتوو سوودی لێ دەبینن لێکۆڵینەوە توێژینەوەشی لەسەر دەکرێت باشە پرۆژەیەکی لەم شێوەیە بە چەندین خاڵ و بە چەندین بابەتی زۆر گرنگەوە ئێوە
خستوونە تەنەچان بەرزەم پەرلەمانی کوردستان کارزانەوەی ئەوان چۆنە بۆ دروستکردنی شوێنێکی لەم شێوەیەوە بەدەوم هاتنی خەڵکیش. پەرلەمانی کوردستان بۆ خۆی پرۆژە یاساکەی داڕشتووە دەیەوێت ئەم بابەتە بخاتە جێبەجێکردنەوە. بەڵام من هەمیشە جەخت لە شتێک دەکەمەوە ئەوی ژەوەیە لە غیابی کتێبخانەی نیشتیمانیدا ئەمانە ڕۆڵی گەوران نییە. دەبێت یەکەم جار بیر لەوە بکەینەوە کتێبخانەی نیشتیمانیمان هەبێت کە هەموو بەرهەمە فکرەکانی ئێمە تێدا پارێزراوێ. چکە کتێبخانەی نیشتیمانی بەتەنها هەر کتێب نییە. هەموو منتوجە فکرەکانی ئینسانێتە تێدا پارێزراوە. خاڵەکەیە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بدەم. ئەویش ئەوەیە خانەی دەستنووس ئەرکی چی بێت، خانەی ئەرشیفی ئەرکی چی بێت، کام دەستنووسانە کۆکەینەوانە، کام ئەرشیفانە کۆ دەکەینەوە. ئێمەیەکێ لەو بابەتانی کە لێرە جەما کردوێتەوە ئەوەی ئەرشیفی دایرەکانی حکوومەت، فەرمانگا حکومی و ناحکومیەکانیش کۆکەینەوە. اینجا ئەو بەڵگانامانە کە کۆکرێتەوە لەلایەن مختصەوانەیە شەنوکەوت دەکرێت. شوێنێکی لەم شێوەیەش بۆ نمونە پێویستی بە کادری ڕاهێنراو نییە بۆ ئەوەی کە بۆ نمونە بتوانێت سەرپەرشتیاری شوێنێکی لەم شێوەیە بکە. ئایا ئەمانش هەمووی ئێوە کارتان لەسەر کردووە لەنێو بڵین ئەم کارنامەیە بوونیان هەیە؟ بەڵێ لێرا باسیەوەمان کردووە کە ئەرکی دەوڵەتە کادری پێشکەوت و ڕابهێنێت خولیان بۆ بکاتەوە مەشق و ڕاهێنانیان پێ بکە کەسانی پسپۆر بهێنێت بۆ ڕاهێنانیان ئەمان بنێرنە دەرەوانەیە مرکزی ئەرشیفەکانی دنیا ببینن چۆنێتی ڕێخستنەکانی لە هەموو شتێک مهمترە. ئەوە گرنگ نییە تۆ بینایەکت هەبێت و پڕێکەی لە بەڵگەنامە و هەڵیگری گرنگ ئەوەی ئەم بەڵگەنامانە چۆن ڕێک دەخەیت بەپێی زەمان ڕێکیان دەخەیت بەپێی تاریخ ڕێکیان نەخەی بەپێی بابەت ڕێکیان نەخەی بەپێی دایرەکە ڕێکیان نەخەی بەپێی ئەو موەسسەی کە دەرچووە بەپێی ئەو شوێنەی کە هاتووە ئەبێت تەرتیبی زەمانەکەی هەمووی بە مرەتەبێ بە جوانی بکرێت. بەس لە هەمووی گرنگتر ئەوەیە کێ تەوسیفی بەڵگەنامەکە دەکات. چۆن دەزانی ئەم بەڵگەنامەیەکی بەهێزە چۆن دەزانی بەڵگەنامەیەکی لاوازە. بەهێزەکان کامانن لاوازەکان کامانن ئەمانە هەمووی خوێنەوەمان بۆ کرد. مامساجزا کەسانی پسپۆر و شارەزامان هەیە کە بتوانن پرۆژەیەکی لەم شێوەیە کە بۆ شێوەیە بڵین قەبارە گەورە بێ کێشەکەەوەی بەرن لە هەموو زانستگاکانی کوردستانە یان زانکۆکانی کوردستانە بەشی کتێبخانەی بەشی دەستنووس و ئەرشیف نییە. هیچ کەسێکیشمان نییە هەتا ئەم لە حەزەیە لە کووردا خریجی بەشی ئەرشیف بێت بەداخە زۆر بەداخە. پێشنیارتان نەکردووە بۆ نمونە لە زانکۆکان لە پەیمانگەکان بەشی لەم شێوەیە زانیاریەکانمان هەبوو تەنها لە پەیمانگای تەکنیکی سلێمانی کردمانەوانێ دەوری 12 ساڵ بەردەوام بوو کەچی دایخست بە بیانی نەبوونی کادری پسپۆڕە لە کاتێکە ئەوە ئەرکی حکوومەتە کادر پێ بگەێنێت. ئەگەر ئەم پرۆژەی ئێمە پرۆژەیەکی بازرگانی و داهات کۆکردنەوە بۆ ئەلانێ زوو چواتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام لەبەری پرۆژەکە پرۆژێکی فکریە و ڕۆشنبیریە و کەلتوریە و خزمەت بە نیشتیمانەکەمان دەکات کاکە ناسنامە ئێمەیە. یعنی ئێستاکە من ئەگەر وەفتێکی شاندێکی دەرەوە بێت بڵێ بم بە بۆ شار بمگەڕێ نابێ معالیمەکانی شاری پیشاردە. مرکزی ئەرشیفیەکێکە لەو شوێنانی کە هەموو دنیا ئیفتیخاری پێوە دەکات. من تەسەورەکەم هەموو گەلێک مرکزی ئەرشیفی هەبێت کە چی ئێمە نیمانە. ئەرکی حکوومەت ئەرکی پەرلەمانەکە یاسا دابڕێژێ بۆ ئەوەی کە هەم مرکزی ئەرشیفیمان هەبێت هەم خانەی پاراستنی دەستنووسمان هەبێت. ئەم دوانە زۆر گرنگن. بەڵامی تر بەداخەوە ئەمە تازە بە تازە ئێمە پرۆژەکەمان داڕشتووە و خوێندنەوەشی بۆ کراوە لەلایەن خۆمانەوانێ و بە دەقێکی تازە نردومانەتەوانێ بۆ پەرلەمان بەشکم ئەوانش جارێکی تر داڕشتنی بۆ بکەن و پرۆژەکە بخەنە بواری جێبەجێکردن و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێت. مامسال لەم پرۆژەیە بەڕێزت وەکو شارەزایکی بواری کتێبخانە خەمی گەورەت کامەیە؟ یەک پاراستنی ئەوەی کە ماوە نەهێشتنە دەرەوەی ئەوەش بچێتە دەرەوە. ئەی هەوڵتان بۆ ئەوەیەوە بۆ من ئەو دەستنووسانی کە لە دەرەوە من فەرمانبەرێکم لە موسسەیەکی زانکۆیی کار دەکەم. من سەلاحەتم نییە ئەم ئیشانە بکەم. ئەوە ئەرکی وەزارەتی ناوخۆیە ئەرکی پەرلەمانە ئەرکی ئەنجومەنی پێشنیارتان کردووە ئێوە؟ پێشنیار کراوە ئەوە تا من بە بەڵگەنامە دەمێ فەرمەوە پرۆژەیە من خۆم نووسیمەتەوانە خانەی پاراستنی بەڵگەنامە و دەستنووس 2012 پێشکەشی کاکفەلەکە دینکاکەیم کردووە دکتۆر کاوە محەمەم کردووە وەزارەتی ڕۆشنبیری کا خالیدۆسکی لێبووە جێگرەکەی دکتۆر ئەو کوڕا عوسمانی ناوبە داومەتێ ئێنای خەنە بواری جێبەجێکردنەوە من گوناحم چییە؟ دووبارە هەوڵی بۆ بەنەوە ئەزان چێ من کۆڵ نادەم چکە من نیشتیمانە بەی خۆمەزانم ڕاستە یعنی سەد ئەوە بێت و بڕات من وڵاتەکەی خۆم خۆمی پارێزم
ئەوەی پێم بکرێت جێبەجێکەم ئەمە ئەوە ناکە پرۆژەکە هی منە بەتاقیتەنیا هی هەمومانە بەڵام ئەڵێم من خوێنەوەی جیاوازم بۆ پرۆژەکە کردووە بۆ نمونە یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە بەلامانە ئەو موئەسەساتانەی کە هاوشێوەی ئەم دەستگایە کار ئەەکەن کاتێک کە دەستگایەکی نیشتیمانی دامەزرا ئەبێ هەموو بەرهەمەکانی خوان تەسلیم بۆ دەستگایە ڕاستە دەبێت ئەگەر نەشکرێ ئیجرئاتمان بۆ داناوە بۆ ئەوەی کە حکوومەت پڕبایەخکەین بۆ نمونە ساکە لە سلێمانیا بنکەی ژینیشمانەیە ئینستیتی کوردیشمانەیە ئەمانە دوو مەرکەزی کەلتوری و سەقافی زۆر گرنگی شارەکەمانن کە ئەو مەرکەزە دابمەزرێت دەبێت کۆپی ئەمانە بگەڕێتەوە بۆ دەوڵەت ئەمان تا ئێساکە ئەرکی خوانیان جێبەجێ کرد ئەوەی بنکەی ژین ئەکات ئەرکی حکوومەتە نەک ئەرکی بنکەی ژین معقول نییە بنکەیەکی ئاوا عەزیم بە 12 کارمەند ڕابەڕێەوە بەس موئەسەسە هەیە 200 کادری هێو کاریش ناکە کەواتە مامۆستا جەزا تا چەند هیوات بە پرۆژەیەکی لەم شێوەیە هەیە بەڕێز وەکو کەسێک کە ئەو خۆی من هیوا بڕاونی من هەمیشە تێناگات تێ ئەگەێنم قسەیەکەیە لە نێوان مەولانا و شەمسی تەبرێزیایە دەڵێ سەد نامەم بۆ نردیت سەر ڕێگەم پیشان دایت یا نامە ناخوێنیتەوە یا ڕێگە شارەزانیت ئەبێ حکوومەت شارەزای ڕێگاکابێ باشەکەوایە بەو هیوایە بتوانێت لە چەند ساڵی ئایندەیە هەم پەرلەمانی کوردستان و هەم ئەو کەسانش کە خەمخۆری ئەم بابەتانن مامۆستاگیان بتوانن کە بەڕاستی بابەتی وەک خۆت ئاماژەر پێکرد ئەرشیف و دەستنووسەکان بابەتێکی زۆر گرنگن و لە هەموو جیهانی شایکێک لەو بابەتانەی کە بە بەردەوامی ئەپارێزرێن من یەک خاڵم ئیزافە کردووە لە ناو پرۆژەکە هیوادارم زۆر کاری لەسەر کرێ ئەوی ژەوەیە کاتێک کە بەڕێوەبەرێک بەرپرسی دەستگایەکی ڕسمی یان زۆر حساسە کاتێک کە پۆستەکەی تەواو ئەبێت پێویست ناکە ئەرشیفی دەستگاکە بەرێتەوە بۆ خۆی ئەبێت تەسلیم بە دەوڵەتی کات بە تایبەتی چی ئەو بەڵگەنامانەی کە قەواڵەیەکی دووکەسیە یان پرۆتۆکۆلێکە یان لێکتێگەیشتنی نێوان تەرەفێکی ئێمە و تەرەفێکی دەرەوەیە یان ئەوەیە لە نێوان دوو کەسدا ئیمزا کراوە یان ئەو بەڵگەنامانەی کە نووسراوە زۆر نهێنی و تایبەتە ئەوانە پێویست ناکە جارێک ببرێتەوە بۆ لای هیچ کەسێک پێویستە دەوڵەت دەستی بەسەرا بگرێت و کۆپیەکەی لای خۆ بێت هیوایم لە ئایندێکی زۆر زۆر نزیکە مامۆستاگیان ئەم پرۆژەیە بچێتە وڵای خۆمەشتەمەنایەوە خوازین ئێستاکە من سەرنجێکم هەیە لەسەر پرۆژەکە حتا وەکو ئێستاکە بە درێژایی ئەم وابوو بە 30 ساڵ حکومڕانی کوردی لە ساڵی 1992 کە پەرلەمان دروست کراوە هیچ حیزبێکی سیاسی نەهاتووە پرۆژەی بە ئەرشیفەکردنی نیشتیمانی هەبێت هیچ حیزبێکی سیاسی نەهاتووە کە خانی دەستنووس بکە بە بەرنامەی کاری خۆی بەڵام من داوا لە هاوپەیمانی کوردستانی و ئەوانە دەکەم ئەمانە پرۆژەی نیشتیمانین ئەگەر کار بۆ نیشتیمان دەکەن وعدی زەردوستور هیچ استفادەیەکی نییە ئەمانە ئەمێنەوە لە وڵاتەکەی ئێمە ئەو کەسەی کە کتێبخانەی نیشتیمانی دروستکە شەرەفی نیشتیمانی بوونی و پارێزراوە هەر لە کتێبخانەی نیشتیمانیدا ئیستیحداسی دەرەجەکەیم کردووە پرسیارم لە دەرە کردو بە تایبەتی وڵاتانی دەرەوە ئەو کەسەی کە بەڕێوەبەری ئەم دەستگایە چی پێوترێت یعنی ناوم بۆ ئەوە هێناوەتەوە کە پێی دەوترێت بە عەرەبی پێ دەوترێت حافظ المەحفوظات واتە پارێزەری پارێزراوەکان ئێمە ئەیشێکمان ئێوە پارێزەری وڵاتەکەمان بێت زمان پارێزەر لە هەموو ئەوانەی کە ئەفەوتێت مامۆستا جەزا ئەحمەد شارەزا لە بواری کتێبا دووبارە بەخێر بێ مامۆستاگیان زۆر زۆر خۆشحاڵ بوون هیوادارین وەک خۆت ئەم خەونە بێتە بەو هیوایم دووبارە بەخێر بێ